لە یادی 46 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێک لە ئەندام و لایەنگرانی یەکێتی لە قەزای بەردەڕەژ یادی 46 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرۆک مام جەلال هاوسەرۆکانی یەکێتی و لە تەواوی ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز دەکەن. ئێمە وەکو وەرزشوانان و وەکو یاریزانان داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین چۆن لە ڕابردوو پشتگیری سەرەکی وەرزشوانانیان کردووە لە داهاتووشدا بە بەردەوامی خولی جۆراجۆرمان بۆ بکەنەوە و هیوا و ئاواتی زۆرمان بێنە دیکە بەڕاستی لێچێنە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە هیوا و ئاواتی زۆرمان هاتۆتە دی ئینشاڵڵا لە داهاتووشدا بە بەردەوامی ئەو هیوا ئاواتانە بێتە دی و داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن زیاتر احتیمام بە سنووری قەزای بەردەڕەژ بکات لەبەرەوەی سنووری قەزای بەردەڕەژ سنوورێکە فرامۆش کراوە و لەلایەن خزمەت گوزاریەوە و هەروەها کۆمەڵێک ئەمە کادری و توانامان هەیە و کۆمەڵ ڕێخستنمان هەیە و ڕۆژانە خەڵک پۆڵ پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین داوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەن زیاتر ئاوڕێک لە سنوورەکەمان بداتەوە. بە بۆنەی یادی 46 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای بەردەڕەژ بەڵێنی خۆیان دووپات دەکەنەوە کە ئەوان بەردەوام دەبن لەسەر ڕێبازە پیرۆزەکەی سەرۆک مام جەلال یەکێتی وەک بیلبیلەی چاوی خۆیان دەیپارێزن. لە دوای کۆنگرەی چوار یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەیەکی تۆکمەی داناوە هیوادارین ئەو بەرنامەیە پەیڕەو بکرێتن بە سیاسەتێکی نوێ بە بیر و باوەڕێکی نوێ بێتەوە مەیدان و هاوسەرۆکان چاوێک بە بادینان دابکشێنەوە لەبەر ئەوەی بادینان چەندی و چەند ساڵە هیچ خزمەتێکی نەکراوە داواکاری هەندە خزمەتی گەنجان بکرێت لە بادینان توی دوێنجەکان بکرێت هەمووی لە بادینان. لە 1 حوزەیرانی ساڵی 1975 یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرێنرا لەسەر دەستی مام جەلال نەوشێران مستەفا و عومەری شێخ مووس و فواد معسووم و کەمال فواد و عادل موڕاد و عەبدوڕەزاق فەیلی یەکێتی نیشتیمانی کوردستان بانگەشەی وایە کە کار بۆ مافی چارەی خۆنووسین و مافی مرۆڤ و دیموکراسی دەکات سەرەڕای ئاشتی و ئارامی بۆ کوردەکانی هەرێمی کوردستان و عێراق. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەژ.